هەروە جوان نامێنیت، هەروە بە سەحەتت نامێنیت، هەروە لەزەت ناکەی لە خواردن، هەروە لەزەت ناکەی لە خەو، هەروە لەزەت ناکەی لە ژیان. کاکە ڕۆژێک دێ کۆتایی بەو خۆشیانە دێت، ڕۆژێک دێ هەڵتەگرن و فڕێتە دەنە ناو ئەو چاڵە. تەنها بە تەنیایی ئەمێنیتەوە، خۆت و کردەوەکانت دەمێننەوە، ماڵ و مناڵت، خێزانت، مەنسەبت، جاهت، پارەت، سەیارەت، خانووت هەمووی بەجێ دەهێڵی. ئەی بۆ ناترسێی کە ئەم قسانە ئەکەی؟ هەندێکی دەڵێ مامۆستا ئەمان ترسێنێت. نە وەڵڵاهی، بەڵام کاکە سەیری حاڵی مسلمانان ئەکەی لەخوا ناترسێن ئیلا ما ڕەحیمە ڕەبی. ئەی ئەمەنە حەرام خواردنە؟ ئەی ئەمەنە تەلاقی لە مەحکەمە هەیە؟ ئەی ئەمەنە کێشە و ئاژاوەیە؟ ئەی چی ئەیکا؟ ئەی چی ئەیکا؟ هەر ئێمەی مسلمانان نین کاکە؟ ئەی ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە مەخافەتی خوای پەروەردگار لە ناو دڵەکانماندا